گروپێک لە ژنانی ئێرانی بە ناوی ناوەندی ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان بە مەبەستی بایکۆتکردنی ئەو هەڵبژاردنە هەڵمەتێکیان ڕاگەیاندووە بۆ ئەوەی کە ڕۆژی هەڵبژاردن ژنەکانی ئێران شار بەجێ بهێڵن. گوڵاڵە کەمانگەر نووسەر و چالاکوان لەگەڵماندایە. گوڵاڵە خان، سەرەتا زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە و بینەرانیان بەرنامە و زۆر سپاس بۆ ئێوەش. سپاس. سەرەتا گوڵاڵە خان، دەمەوێت ئەو پرسیارە بکەم، ئایا ئەم هەڵمەتە چەندێک کاریگەری دەبێت بۆ بایکۆتکردنی هەڵبژاردنەکان و مەبەست لەوە چییە ژنان شار بەجێ بهێڵن؟ تۆزێک پێشبینی ئەوەی کە چەندەی کاریگەری ئەبێت لە ئێستاوە ئاسان نییە، یان شتێکی سەختە، من ناتوانین پێشبینی بکەین چەندە کاریگەری دەبێت. بەڵام بە پێی و ئەزمونونەکە هەمانە لە کوردستاندا. کوردستان ناوچێکی جیاوازە لە ئێران و هەمیشە بڕیارەکانی جیاواز بووە لە ئەو بڕیانەکانی بەشەکانی دیکەی ئێران هەر لە سەرەتای انقلابەوە. بۆیە چاوەڕێ ئەکەین کە جۆرێک لە وەڵامدانەوە هەبێ بەنسبەتی ئەو بۆچی شار بەجێ دەڵن. لێرەدا من بۆ خۆم ئەو هەڵبژاردنە و ئەو هەرەکەتە چالاکانم پێ باش بوو. ئەم جۆرە لە بایکۆتکردنێکی منفعلانە نییە، بایکۆتکردنی پەسیو نییە، لە ماڵە ببن و هیچ کارێک نەکەن، بەڵکو جۆرێک لە ناڕزایەتی دەربڕینە، چۆڵکردنی شار، ڕۆشتن بۆ سروش کە چەندین مانە ئەتوانە هەڵگرێ. وە گرنگترینی ئەوەیە کە ئەمە ناڕزایەتی دەربڕینێکی ئەکتیڤە، لە خۆیدا جۆرێک تەمرین، جۆرێک ڕاهێنانە بۆ ئەوەی کە توانای مۆبیلیزە بوون، توانای کاری هاوبەش لە ناو خەڵکدا بچێتە سەرەوە ئەنگاوێکی باش. بەڵێ گوڵاڵە خان، بەڵام وەکو زانیمان پێشتر 6 لایەنی کوردەکانی ئێرانیش ئەم هەڵبژاردنیان با بڵێن بایکۆت کردووە. ئایا ئەم بایکۆتکردنە چ جیاوازیەکی ئەبێ لەگەڵ بایکۆتکردنەکەی ئەواندا؟ ینی تەنها ئەمە بۆ ژنانە یاخود داوا لە هەموو کوردەکان کراوە با بڵێن کە بایکۆت بکرێت؟ ئەمە لەم پرۆسەیەدا لەم جریانەدا ژنەکان وەکوڵێن دەست پێش خەر بوونە، بەڵام تەنیا بۆ ژنەکانیە، داواکاریەکە بۆ هەموو کوردستان و بۆ هەموو خەڵکی کوردستان بۆ مانایەکە لە سیستمێکدا کە کەرامەتی ژن، کە بوونی ژن بەردەوام لەژێر زەخت و بشار و ئازار و ئەزیەت و شتی وایە، لە ئەو سیستمەدا دەنگدان جۆرێک لە سوکایەتیە بەژن و بۆ پشتگیری لە ژنی کورد کە ئێمە خۆمان وەکو کورد پێمان وایە خاوەنی کەسایەتی تایبەت بەخۆیە، داوا لە هەموو خەڵکی کوردستان کراوە کە بۆ پشتگیری لە ژنان شارچۆڵکردن. بەڵام گوڵاڵەخان، وەکو دەزانین کە لە ئەنجومەنەکانی با بڵێن شارولادیەکاندا چەندین ژنیش خۆیان کاندید کردووە. ینی ئەمە بۆچی با بڵێن ئایا ئەمە کاریگەری نییە بەسەر ئەوەی کە با بڵێن لەلایەنی کۆمەڵایەتیەوە ئەگەر ئێمە سەیریکەین کەسێک ئەناسێ دۆستێتی هاوڕێیەتی کە بێوێ دەنگی پێ بدات، ئەمە تا چ ڕادەیە کارەکات سەر بواری کۆمەڵایەتی لە ناوچەکە؟ شارێکن لە ئێرە کۆماری ئیسلامی لە سیستمێک کەڵکوەردەگرێت کە ئەوەکو هەڵبژاردننی سەر و کۆماری ئەخاتە پاڵ هەڵبژاردننی شارەوانیەکان و شۆرای شارەکان. بۆیە ئەو تێکەڵکردنە دروست بووە، یانە مەبەستی سەرەکی بایکۆتکردنی سیستەمە، بایکۆتکردنی ئەو یاسایە کە ناویە سەر و کۆمار قەت ناتوانێت ژنە خۆی کاندیدکە بۆ سەر و کۆمار، کە من مافی ئەوم نیە خۆم کاندید بکەم بۆ سەر و کۆماری، مافی ئەوم نیە تەنانەت جلی بەری خۆم هەڵبژێرم چۆنێکە مافی دەنگدانم هەیە، دەنگ بە چی بدەم، دەنگ بە شتێ بدەم کە بەردەوام خەریکە بە خۆم بەکاری. گوڵاڵەخان، زۆر بە کورتی دوا پرسیارم ئەوەیە کە خۆی لە خۆیدا هەڵبژاردنەکان بەگشتی لە ئێران پێت وایە هیچ گۆڕانکاریەک لە سیستەمی سیاسی ئەو وڵاتە دروست بکات؟ لە سیستمی سیاسەتی ناوخۆییدا نەمان بینیوە و دروستی ناکات، یانە لەوانەیە هێندە فەزا زۆر جزئی لە دەورانی ئیسلاحاتە دروست بوو، هێندە فەزا بۆ نەشریە و هێندە گۆڤار دەربچێ، بەڵام گرنگترین بەشی کە بۆ پێم وابە بۆ ئەوانەی لە دەرەوەی ئێرانیش زۆر چاوی لێ دەکەن سیاسەتی دەرەوەیە کە بۆیان ممکنە گۆڕانی تێدا دروست ببێت، ممکنە ئەو پرۆسەی تەوافقەکانیان تێک بچێ، ممکنە ئەو شێوە نەچێتە بشە، بەڵام لە سیاسەتی ناوخۆیان نایمە چاوەڕێەوە ناکەین کە گۆڕانێکی مثبت ببین. بەڵێ گوڵاڵە کەمانگەر، زۆر سپاس دەکەین بۆ بەشداریکردنت لەم بەرنامەیە. سپاس بۆ ئێوەش. سپاس.